خۆشەویستانم بیرتان ئەخەمەوە زەمانێک لە کوردستان ئەگەر کەسێک کتێبێکی دەرونی بەدەستەوە بواە پێوترا تۆ تووشی نەخۆشی نەفسیە بیت وازبێنی باش و دکتۆری نەفسی نەبوو هیچ دکتۆری نەفسی دەست ناکەوت کارەساتێکی تریش ئەوە بوو کە خەڵک ڕۆشنبیری گشتیەکەی بەتایبەتی لە بواری پەروەردە و فێرکردن و ئەوانە زۆر خراپ بوو لە بواری تەندروستیە هەروەها و ئەمانە کۆمەڵی کارەساتی گەورە بوون ئەوانەی کە هاوتەمەنی منن باشەزان بەڵام لەم ساڵانەی دوایی بابەتێکی زۆر بە ناوی پەربێدانی مرۆیی بابەتی پەروەردە فێربوون و خەڵکێکی زۆر ڕۆشت بۆ خوێندن من لە وەکو یەکێک لەو کەسانەی کە کاتێ دەستم بۆ بوارە کرد دەوروبەر چۆڵ و هیچ کەسی لێ نەبوو بۆیە ناچارە بووین زۆر شت بکەین بۆ نمونە باز لە پەروەردە بکەین دانیشین لەگەڵ نەخۆشیێکی نەفسی و باز لە ئەم بابەتانی تریش بکەین کە ئێستاکە ئێمە لێرە لە ئاوات ئەکادمی ئیشی لەسەرەکی خۆشەویستان زۆر ناخۆشە کاتێک کە تۆ هەست بە نامۆیی ئەکەی لە کۆمەڵگایەک هەستەکەی کە ئیتر کەس لەگەڵ تۆ نییە کەس تۆی قبوڵ نییە کەس لە تۆ تێناگە بەڵام ژیری ئەوەیە کە ئینسان سەبر و تەحەمولی هەبێ و هەوڵ بە خۆشەویستیەوە بڕوانێتە دەوروبەرێک و مهمی لەوایە سارد نەبیتەوە ڕاستیەکەی بەردەوام کەسانێک تۆ سارد دەکەنەوە بەردەوام پێتەڵێن چۆن تاقەت هەیە ئەوە خەریکی چیت جاوە بۆچی باشە هەر شتێ بکەی کەسانێک لە دەوروبەر تا پیا ئەبن و بەم جۆرە قسانە سارد دەکەنەوە لە کاتێکە ئێمە لە ژیانمانە لەوە چ زۆر جار پێویستمان بە هەندانێک هەبێت بەڵام من هەمیشە باوەڕم وایە باشترین هەندان ئەوەیە کە لە ناختەوەیە و خۆتی خۆت هانەیت جیمران ئەڵێ بە قووەترین قسە ئەو قسەی خۆت بۆ خۆتێکی بە قووەترین قسە کاریگەرترین قسە ئەو قسەی خۆت بۆ خۆتێکی تۆ لەگەڵ خۆت کاتێک قسەکەی چی ئەڵێیت با بزانین ساڵانێکی زۆر تێئەپەڕێوە تۆ قەدری خۆت نازانی و تۆ نازانی ئەوە خۆتی ئەتوانی پاڵنەری خۆت بیت خۆتی ئەتوانی یارمەتی دەری خۆت بیت هەمیشە بە دوای یاریدەدەرێک و یارمەتی دەرێک و هاوکارێک ئاگەڕی بە دەوروبەرتە بەڵام پارسەڵێ ئاوبدار کوزێ بووما تێشنر لەبان میگەردی یار در خانە بووما دۆری جەهان میگەردی ئەڵێ ئاو لەناو گۆزەکایە و ئێمەش هەر بە تینوێتی ئەگەڕێن و یار لە ماڵایە و بەڵام ئێمەش دەوری دنیای بۆگەن خۆشەویستانم ئەوەی کە تۆ پێویستە بۆ گۆڕانکاری ئەوەی تۆ پێویستە بۆ سەرکەوتن بۆ هاندان ئەمەوێ ڕاستیەکرد پێ بڵێ ئەوە ئەزانی لەکوێیە لە ناخی خۆتە ئەوە خۆتیت تۆ دەرەوەی بۆگەڕن گەورەترین کارەسادەوەیە ئینسان شتێکی لە شوێنێکا ون کردبێ شوێنێکی کەی بۆ بکە لەواتە ئەم نوکتەیی مەلای مەشهورە بیست بێتان ئەڵێ ئەگەڕێت لەبەر چرای گەڕاکەکە هاوسات چرا هەبوو هەڵواسراوەمان هەر ئەگەڕێت لە ڕۆشناییەکە لە کۆڵانە هەر ئەگەڕێت برادێکی پێ ئەڵێ و خەریکی چیت ئەڵێ وەڵای لیرێکم لێون بووە ئەڵێ دەباش بامش بگەڕم بەڵکو بیدۆزینەوە ماوەیەکی زۆرە گەڕێن هەر نایدۆزنەوە هاوڕەکە لە تۆ تاکیدی لێراونێ کرد ئەڵێ نا ئێرە تۆ لیرەکە لەکوێ ون کردووە ئەڵێ وەڵای لە مەخزنەکەی خوارە ونم کردو ئێرە بۆ ئێرەی بۆ گەڕی ئەڵێ ئاخر ئێرە ڕۆشنە ئازیزان ڕاستیەکەی زۆر کەس لە ژیانەوە زۆر کە لە شوێنێ شتەکەی ون کردووە بەڵام لە شوێنێکی کەوەیەکە من ئەمەوێ ئەمڕۆ باسی ئەوەتان بۆ بکەم شتێکی زۆر گرنگ هەیە کە هەر یەکێک لە ئێمە جارجانە ونی ئەکەین بەڵام دڵنیا بن لەو شوێنانیە کە ڕۆشنە لەو شوێنایە کە لە ناو تاریکایی قوڵایی ناخی خۆتان خۆشەویستانم با بگەڕێین لە ناو ناخی خۆمانە ئەو بدۆزینەوە
تاکی ئێمە پێویستکە یەکێ پێمان بڵێ هەوڵ بە سەعید بکە تەمرینەکەت بکە تاکی تۆ پێویستت بەوەیە هاوکارێ پێت بڵێ ئەوە بۆ چالاکیەکانت ناکێ و بۆ تەمرینەکانت ناکێ تۆ کاتێک لە دەروی خۆت چاوەڕێیت ڕۆژێک بۆ هەمیشە بێ لە چاوەڕوانیا بمێنیت بەڕێزان شتێک نییە بە ناوی فریاد ڕاست زۆر زەحمەت خۆت یارمەتی خۆت نەی فریاد ڕاستێک نابەدەم تەنانەت خوای گەورە خۆی ئەڵێ خۆی ئەفەرمێ تۆ ئەگەر خەریکی خۆت نەبی بۆت ناگۆڕ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بهم بۆ چونکە خوای گەورە ئامێرەکەی پیاویت زەمینەکەی بۆ سازاندووی بەڵام تۆ ئەڵێ ژینگەکەی من نالەبارە دەوروبەرەکەم عایلەکەم کۆمەلگاکەم نالەبارە ئەزان ئەو کۆمەلگا نیە نالەبارە ئەوە تۆ لە ناختان نالەبارێت ئەیگەرنا ئێستاکە لە زۆر وڵاتی دنیا هەرچەنە جەوەکە نالەبار بێ کۆمەڵە کەسی سەرکەوتوویتە لە هەندێک وڵاتی دنیا کە جەوەکە زۆر لەبارە کۆمەڵێ خەڵکی فاشی بیتە لەم ئەوروپایە کە حکوومەتەکانی ئەوروپا ڕازیان نییە یەک نەفەر شوێنە نەبێت تایە بخەوێ وە خواردن نەبێ بیخۆ باشە یعنی تاکید بە لە سوید لە نەرویج لە ئەڵمانیا لە فەڕەنسا لە دانیمارک لە زۆرێک لە وڵاتان یەک نەفەر نییە تەچی کەوت بێ بەڵام ئایا هەیە یان نییە هەیە ئێستاکە شەوێکی درەنگ بچۆ لە یەکێک لە شارەکانی ئەوروپا خەڵکە بینی لەسەر جادە خەوتووە ئەستان ئەوەنی خواردووە هەر هۆشی بەخۆێنەوە بەڵام پەیوەندی بە حکوومەتەوە نییە ئەم نەفەرە خۆی واز ناهێنێ حەشیشە کێشێ تلیاکە کێشێ عارەقە خواتەوە حکوومەت پێڵە وەرە با چارەسەرێکم ناڕوە پارەی ئەیاتی ئەڵێ ئەوە پارە بۆ بژێوی ئەو بە 2 ڕۆژ بە حەشیش و تلیاک سەرفی کردو و سەر جادانە کرد بۆیە بەڕێزان ئیتر لەمەر لەبارتر ئەبێت ئەمە حکوومەتی هەرێم نییە بڵێ نەوت نییە غاز نییە چی نییە باشە هەموو شتێک هەیە کارەبای دائیم هەیە ئینتەرنێت هەیە خانوو هەیە ماڵ هەیە سیارە هەیە هەموو شتێک هەیە ئینسان بێوێت زۆر شتێک ئەی بۆ هەندێک کەوتون لەسەر جادە خۆی نییە خۆی ساڵانە جاری وا هەیە ئەو پۆلی تۆ تایە خوێنی 40,000 نەفەر خەریکی ئەوەیە بەڵام هەمووی فاشێل نین کۆمەڵە فاشێلن کۆمەڵێکی زۆر سەرکەوت ئەکرێ شتێکە بێ بەسەرا بەڵام بۆچی زۆر فاشیلەکە بی با وەسەڵتەکە بی ئەکرێ هەلێکە بۆ هەڵکەوێ دێ حیپە نێخۆزیتەوە تۆ یەکەمەکە نەبی کەواتە ئەکرێ ئینسان لە ژیانیا هەلی بۆ هەڵکەوێ ئازامە قەنەعەتم بەمە هەیە جاری وایە هەل بۆ ئینسانێک هەڵەکەوێت و ئەیخۆزێتەوە و لە پڕێکە بێ بەکوڕ کورد دەڵێ لە پڕە ناوی بەکوڕێ بەڵام وڵی هەیە لە پڕێ بۆ بەکوڕ بەڵام ئەمانە ڕێژەیەکی بکەمن ئەگەر سەرکەوتوو بوویت ئەکرێ بە شانس بوو بێ بەڵام ئەگەر فەشە لێ هێنا ئیلا و بیللا خەتایتیت هەمیشە بیرت سەرکەوتن ئەکرێ بە شانس بێ ئەوە کوڕی فڵانە ئەوەی بۆ هەڵکە و ئەوە خزمێکیان وای کرد واستەی کردچی ئەکرێ بەڵام فاشیل بوون خەتای خۆت ئەگەر تۆ بەشداری چالاکردنەوەی مێشکت کرد مێشکت ئەوەندە گۆڕا بە 2-3 دەقە لاپەڕەیەکی لەبەر لە مەکتەب دەرەجەکانە هەمووی بوو بە 100 با بڵین سوودفێن بەڵام ئەگەر چالاکردنی مێشکت خوێن یادگەت باشتر نەبوو تەرکیزت باشتر نەبوو بیرکردنەوەکانت باشتر نەبوو دەرەجەکانی بەرز نەبوویەوە
لە 100% خەتای خۆت واتە ئەکرێ سەرکەوتنێکی گەورە جۆرێ بێ لە بۆ هەڵکەوت بەڵام فەشەل مەی پێچ ناکەس دڵنیا بە خۆتیت جا خۆشەویستانم لێرەوە داواکارم بە ئێوە هەلێکت بۆ هەڵکەوتووە کە بۆ زۆر کەم ئینسانەکانی دنیا هەڵکەوت یعنی دڵنیاتانەکەمەوە ئەگەر بە درێژایی مێژوو هەموو مرۆڤایەتی بێنین ئەوەی بۆ تۆ هەڵکەوتووە کە بیت و کەسانێک پێت بڵێن مێشک وا باشە بێ سەرنج وا باشە بێ تەرکیز وا باشە بێ یادگە وا باشە بێ بیرکردنەوە وا باشە بێ ئەم شتە وا لە بەرەکرێ ئاوا دەرەجە هێنی لە 1 ملیۆن نەفەر بۆ 1 نەفەر هەڵناکەوت لە 1 ملیۆن بەڵام بۆ تۆ هەڵکەوت لێرە داواکاری من ئەوەیە تۆ ئەرکەکەی خۆت جێبەجێ بکە بەڵام دوای تەواوبوونی پرۆژەکەش بەردەوام بە چونکە باشکردنی بیرکردنەوەکانت باشکردنی سەرنج و تەرکیزت باشکردنی ڕێگاکانی سەعیکردنت هەوڵدان بۆ دەرەجە هێنان هەر یەکێک لەمانە ئازیزان هەمیشە ئەبێ دەستمان پێوەی بێ بۆی باشتر ببێ واتە من ئەگەر ئەم ساڵ خوێندم دەرەجەکانم لە 90 بوو با هەوڵ بم بیگەێنمە 95 ئەگەر لە 80کان بوو با بیگەێنمە 90 واتە تۆ بەردەوام لەم ڕێگایی کە تۆ بەرەو باشتر بوون ببێ ئەو باش بوونەشی بە کەف و کوڵێک و لە ماوەی 15 شەو ڕۆژەکەی دەسەرێک دوایەوەی تر هەمیشە وازێنی ئەوە زۆر سەرکەوتوو نابێت سەرکەوتوو ئەو کەسەیەکە ئەمڕۆ بڕیارەیە بۆ هەمیشە نەگەڕێتەوە بۆ دواوە تەسلیم نەبێ و بەردەوام لەبەرەوە داواکارم زۆر بەجددی بەردەوام بن و هەوڵ بن شتەکان تەطبیق بکەن